قوتابیانی خۆشەویست ئەمڕۆ باسی شتی گرنگەکەین وەکو پێناسەکان دژەواتەکان کە لە 12 نمرە دێتە 18 نمرە زۆر گرنگن ئەبێ بخوێنی هەروەها بۆ بینی ڤیدیۆی زیاتر ئەوەی ئاسانترین ڕێگە فێربی بوو وەڵامدانەوە ڕێزمان هەتوانی تەماشای پەیجەکەمان بکەیت لە یوتیوب هیوادارم سبسکرایبی بکەیت بۆ ئەوەی زۆرتر قوتابی سوود لێ وەرگرن ئەمە ئاپازت دژەواتەکان یان عاکس نزیکەی 30 عاکسمان هەیە لە کتابی پۆلی 12 هەردێن لەسەر 2 نمرە ئەبێ بخوێنی ئەوها بخوێنە باشە high low باوە لە بیر نەچی sea land fresh water salt water passive active urban rural لە دوایدا synonymsمان هەیە synonyms یان same meaning ئەی بینی لە پرسیاردا یان synonym لە پرسیاردا بینی واتە نفس المعنى هاواتە 6 هەفتێکمان هەیە ئەوەش کەم send transmit واتە گواستنەوە see as regard as هەروەها ئەتوانی لە لاپەڕە بیستن و کتابی ڕەنگاوڕەنگ ئەمانە بخوێنی کە زۆرجە لەسەر 2 نمرە دێن ئەوانیش لێرە حەلم کردووە یەکەم بی هەوە دووەم سی هەوە ئەتوانی تەماشای کتابەکە بکەیت ئەمە نزیکەی 6 دەرەجە و هەر سێکانە دێن لە synonyms و ئەمانە هەروەها opposites تەماشای سیدێکی ویزاری بکەن کە ساڵی 2016 ئەمە ئەڵێ the opposite واتە دژەواتە عاکس of urban is rural opposite of urban is rural ئەمە 2 دەرەجە هەروەها لێرە synonymمان هەیە choose the correct synonym of for free ئەمە وەڵامەکەی for nothing ئەمە 4 دەرەجە تەماشەکە بەش خۆلی دووەمە 2017 choose the correct synonym of for free ئەوە دووبارە بووتەوە جارێکتر for nothing کاتی باسی لە پەڕبیستنەوەمان کرد لە کتابی ڕەنگەڕۆک نووسیمە ئەی وەڵامەکەی بیە ئەتوانین لەوێ وشەیەک بیکەی بە نیشان ئەڵێ کی ئەم ڕستەی وتووە ئازاد قادر یان ستێلا یان ئەمە ئەڵێ فلان وای گوتووە دوای دەدێن ئەمانە خوێنین words goes with واتە وشانەی لەگەڵێک دێن بۆ نمە لە کوردیمان هەیە زۆرجار دوو وشە پێکەوە دێن وەکو دوو کەڵی جگارە بنزینی سیارە ئەوانە لە ئینگلیزیمانیشدا هەیە نزیکەی 29 وشەنە 29 وشە ئاسانە ئەڵێ air ticket ئەڵێ دوام departure launch سێم landing card boarding pass passport control suitcase police officer پرسیارەکە شێوازەکە ئاوا دێ لە ویزاری هەمووشە وتمان ئەبینی what goes with واتە وشەکانی لەگەڵێک ئەڕۆن لەگەڵێک دێن the word air goes with ئەڵێ air لەگەڵ کامیان دێ لەگەڵ تیکێتدا دێ وەکو بینیمان لێرە air لەگەڵ تیکێت دێت ئەمەش 2 نمرە پرسیاری ویزاریە و وشەکانی لەگەڵێک دێن the word واتە وشە فلان goes with فلان ئەو goes with مان بینی word goes with واتە وشانەی لەگەڵێک دێن top emissions نەخێر لەگەڵێک ناین health care بەڵێ ئەمە تەواوە health care واتە چاودێری ساخلەمی پرسیارێکترە the word dash often goes with top ئەڵێ کەم لە موشانە لەگەڵ top دێ top priority ئەمە نزیکە 8 دەرەجە باسەکەین ئەگەر نەتوانی قەلات و نیویۆرک و ئەوانە بخوێنی ئەنفال و ئازاد قادر و ستێلا و سێتە کۆمار حاجی بوهاری ئەللاقل ئەتوانی ئەمانە بخوێنی ئەوانەش هە لەسە 12 تا 14 دەرەجە دێن بەڵام تۆزێ درێژترن ئەبێ ئەوانیش هەر بخوێنی
ڕێگای ئاسان هەیە بۆ ئەوانیش بەڵام ئەمانە هەر ئەکید ئاسان هەموو قوتابێک ئەتوانی بخوێنێ دوایدا لێرە چوار وشەمان هەیە زۆر جار دووبارە بنەوە لە ویزاری reduce واتە کەم مەزاختن یان کەم بەکارهێنان reuse دووبارە کارهێنان repair recycle هەمویان چار وشن پێناسەیان دێت هەر یەکیان لەمانە دوو پێناسەی هەیە بۆ نمونە reduce پێناسەی ئەوەیتی turn the lights off ئێفێکەمە when you leave the room ئەمە پێناسەیەک ئەتوانی وشەیەک بیکەی بە نیشان lights off ئەگەر بینیت ئەڵێ ئەمە پێناسەی کیە turn the lights off reduce reuse repair recycle ئەڵێ reduce پێناسەی تروی reduce ئەوەیە store rainwater to water garden and flowers and vegetables ئەتوانی بیکەی بە نیشان ئەم وشەیە store rain ئەوە تا ئەوی باران هەڵگری بۆ ئەوەی گولەکان ئاوی دەی یان ئەمە ئەڵێ کارەبەکەت بکوژێنەوە کاتی ئاڕۆیە دەرەوە ئەمە پێناسەی کامیان هی reduce هەندێک جار بلعکس دێ پرسیار reduce لەوانەیە بوت بێت reduce ئەڵێ کام لەمانە پێناسەی reduce turn the lights off when you leave the room یان keep an old pot and cans to plant vegetables چۆن ئەناسیەوە ئەم پرسیارە زۆر جار ئەو مشەیە تێبینی for hours یان وشەی an example of ئەبینی لەناو پرسیاردا an example of لە پرسیاردا بینی بۆ نمونە ئەوە پرسیاری ویزاریە turn the lights off when you leave the room is an example of ئەڵێ کاتی کارەبەکەت ئەکوژینەوە ئەمە نمونەیەکە لەسەر لە دووبارە کارینەوە یان لە تەسلیحکردنەوە یان لە کەم مەزاختن یان کام بەکارێنان پێناسەی reducing بوو با تەماشای پرسیارێکی وزاری بکەین پرسیارێکی ساڵی 2015 one of the 4 R's was repairing for example ئەڵێ کامیان نمونەیە لەسەر repairing تەسلیحکردنەوە ئەمە هەوە we can add new pieces to mend a furniture مەش پرسیارێکی ترە لە ساڵی 2016 بزانم using old pots and cans to plant flowers and vegetables is an example of وەڵامەکەی reusing ئەمە بە هەڵا هەڵکراوە نازەمی قوتابیەکەوە reusing بەڵێ وابزانم ئەو قوتابیە ساقیت بووە دەرناچێت دوای دێن پێناسەکان ئەخوێنین کە پێیان ئەڵێن definition لە پرسیاری ویزاریدا ئەبینی یان define یان definition یان بوشایی means ئەو شەیە بینی واتە پێناسەکان هاتوون نزیکەی 40 پێناسە من هەیە ئەتوانی ئەوها بخوێنی یەکەم بوو نمونە complete واتە تەواوبوون پێناسەکەی ئەمەیە to finish a piece of work ئەگەر نەتوانی پێناسەی هەمووی لە بەریکەی ئەتوانی وشەیەک بیکەی بە نیشان لە کتابی خوددا تو درست کردووە ئەکیت بوو نمونە to finish ئەیکەی بە نیشان بۆ ئەوەی بزانی ئەمە پێناسەی completeە دوام priority پێناسەکەی an important thing that must be done before other things ئەگەر نەتوانی هەمووی لە بەرکەی ئەتوانی وشەی دەن بیکەی بە نیشان بۆ خۆت بۆ ئەوەی بناسێ بوو نمونە پرسیار بۆ دێت ئەڵێ an important thing that must be done before other things is the definition پێناسەی کامیانە هی complete هی priority هی sociology or travel ئەڵێ priority لەوانە بالعکس بێ پرسیارەکە بڵێ complete کامیان لەمانە پێناسەی complete ئەڵێ to finish a piece of work ئەمەش لەسەر 4 دەرەجە دێ هەندێجا 2 دەرەجە ئەوە زۆرە پرسیاری هەفدەمە لە ساڵی 2015 چوارە پازاڵێ means واتە a printed piece of paper that is free and gives information about something ئەڵێ ئەمە پێناسی کام لەمانە leaflet هەر لە دوایدا هاتووە an amount of quantity of something that is ready for use can be defined as واتە ئەمە پێناسی کی کام لەمانەیە ئەمەش پێناسەی supply واتە کەلوپەت ئەمە پرسیارێکی ترە هی تەمهیدیە 2017 choose the right word for this definition ئەڵێ
کامیان پێناسەی ئەمەیە definition to complete your studies successfully at college or university واتە تەوابوون لە کولیە یان لە زانکۆ چی پێ ئەڵێن پێناسەی چی ئەمە پێناسەی graduate واتە تەخەڕوج graduate تەخەڕوج توانی لەو پێناسەی پێشتر وشەی college and university بیکەی بەنیشان لەگەڵ وشەی graduate واتە تەخەڕوج لە دوایدا دێن ئەمانە خوێن هەندێجا لەسەر 2 نمرە دێن هەندێجا لەسەر 4 نمرە دێن verbs کارەکان adjective noun thing and noun person and adverbs چۆن ئەتوانی ئەمانە زەبتیکەی تۆ زۆرن وایە زۆرن بەڵام ڕێگاکە ئەڵێ ئەو وشەی adjective چۆن ئازانی وشەیەکە adjectivە IVE زۆر بەیان پێوە IVE یان ED یان پێوە یان AL یان پێوە ئەتوانی بۆ خۆت بنووسی AL یان پێوەیە زۆر بەیان یان ANT یان ENT یان پێوەیە یان فول پێوەیە ئەمە وەکو فول لێرە ئەتوانی هەندێک نیشانی ترش بۆ خۆت دروستکەی هەروە چۆن ئەزانین وشەکە کە noun thingە noun thing زۆربەی وشەی ION پێوە TION یان menti پێوە یان GY یان TY یان ICE ئەتوانی بۆ خۆت دروستکەی هەندێکیان TY ئەمە ICE TY هەروە چۆن ئەزانی کە وشەکە noun person زۆر بەیان OR لە کوتایی ئەبینی OR یان IST یان ER ئەبینی ئەمانە ئەبینی ڕێگایەکتر هەیەگەر هەرسێکیان تێدا بوون ER و OR و IST و تۆزێ مەسەلەکە دیر و درێژە ئەگەر لەوانەی تردا باسەکەن ئینشاڵڵا ئەدڤێرب چوون ئەناسیەوە وشەکە ئەگەر LY پێوە بێ LY پێوە بۆ نمونە پرسیار دێت ئەڵێ instructor چییە instructor ئەدڤێربە noun person noun thing adjective instructor و ئاڵی پێوەیە ئەڵێ noun person ئەمە the correct noun person form of the word biology and tour ئەڵێ noun personی biology و tour هەڵبژێرە وتمان IST یان پێوەیە ئەمە IST پێوە نیە ئەمە پێوەیە ئەمە پێوەیە ئەمە پێوە نییە ئەمە biologist IST پێوە tourist IST پێوەتە ئەوە وەڵامی تەواوە هەروە با باسی ئەم دژەواتەش بکەین هەندێکجار پێکوەتێن دژەواتە لەگەڵ سینۆنیم ئەمە ئەڵێ choose the opposite of refuse هەرچەندە باشی دیار ناکە and you will choose dash but the synonym of certain پێکەوە هاتوون opposite و synonym پێکەوە هاتوون ساڵێ refuse و certain accept واتە ڕازی بوون sure واتە بێگومان خۆتا بێخۆشەویست ئەو شتێ کە دیارمان کرا زۆر ئاسان مخابن ئەگەر نەخوێنی چونکە تەنها بە ڕێزمان دەنگکان دەرناچی ئەمە زۆر گرنگ بوون ئینشاڵڵا نمرایکی باش دێنی هێوای سەرکەوتن لە کۆتاییدا ئەگەر سەبسکرایبشن لە بیر مەکەی زۆر باش زۆر سپاس